نزیکەی 20 تۆن دەرمانی بەسەرچوو لە کۆگاکانی شاری هەولێر دەستیان بەسەر داگیر کراوە کە بە ڕێگای قاچاق هاوردەی دەرمانخانەکانی شاری هەولێر کراون. بەڕێوەبەری کۆنتڕۆلی جۆری دەرمانیش دەڵێت تا ئێستا نزیکەی 200 شوێنی نایاسایی داخراون و هەر کەسێک کاری دەرمانی ساختە بکات تووشی سزای یاسایی دەبێتەوە. ئەمە دوێنێ یەکی هەفتی 2019 لیژنەکانی ئێمە بە هەماهەنگی لەگەڵ ئاژانسی پاراستن و ئاسایش و پۆلیسی شارەوانی دەستمان کرد بەسەر بڕێکی زۆر لە دەرمانی ماوە بەسەرچوو یاخود دەرمانی قاچاق و ئەو دەرمانانەی کە تەزویرن. کۆگایەک بوو پڕ لەو دەرمانانە کە زیاترینیان با بڵێن ئەو دەرمانانەی کە لە بۆ مەسائلی سێکسی و لە بۆ مەسائلی با بڵێن سێکشواڵ هاسەرێ بەکاردێنرێت و چەندین ئەو دەرمانانی کە لە بۆ زایفکردنەوە بەکاردێت کە بە هیچ شێوەیەک لە ڕووی زانستی نابێت بەکاربێنرێت و قەدەغەکراوە لە هەموو جیهاندا. هەر بۆیە لیژنەکەمان دەستی بەسەر ئەم شوێنەداگرت و ئەو کەسانەی ئەو کاران ئەنجام دراوە ڕادەستی دادگاکراون. تا ئێستا زیاتر لە 200 شوێنی نایاسایی داخراوە. قایمقامی قەزای هەولێر ڕای دەگەێنێت چەند لیژنەیەکی تایبەتمەند پێکێنراون لە ڕۆژانی ڕابردوو توانیویانە دەست بگرن بەسەر زیاتر لە 200 تۆن دەرمانی نایاسایی و چەندین کۆگاش داخراون. ئاماز لەوەیەکەوە دەرمانی قاچاق و دەرمانی ماوە بەسەرچوو یاخود ئەو دەرمانانەی کە بە شێوەیەکی نەشیا و داخل دەبن و دروست دەکرێن بنبڕ بکەین لە هەموو کوردستان. بڕیارێکی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی شێوە یاساشەیە بۆ مەبەستە. ئەمە لە شاری هەولێر کارێکی باشمان کردووە وەکو ئاماژەم پێکرد بە 100 تۆن دەرمانمان دەست بەسەرداگرتووە. بەڵام پێویستە لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان بە هەمان شێوە کار بکرێتن کەوا ئەو زۆرە دەرمانانە دەستی بەسەردا بژرێ کەسەکانی کە مامەڵەی پێدەکەن کاردانەوەی یاساییان لەگەڵ بکرێت دەستگیر بکرێن. ئەو کات ئێمە دەگەینە ئامانجی خۆمان کە ئەویش نەهێشتنی دەرمانی قاچاغا بە شێوەیەکی تەواو لە هەر شوێنێکیش ئەو جۆرە دەرمانانە هەبیتن ئەو کەسەکەش هەر کەسێک بیتن ئێمە کار بە پێی یاسا مامەڵەی لەگەڵ دەکەن و دەرمانەکانی هەمووی دەستی بەسەردا دەگیرێ و سزاش دەدرێن کەسەکان ئەوانەی کە لە پشت ئەو کارانەشن سزا دەدرێن. ماوەی چەند ساڵێکە لە هەرێمی کوردستان قاچەقچێتی دەرمان و بازرگانی کردن بە دەرمانی نایاسایی و ماوە بەسەرچوو زۆر زیادی کردووە و بووە بە دیاردەیەک لە کۆنتڕۆڵ دەرچووە. هاوڵاتیانی ژەرمەندی یەکەمن هاوکات تاوەکو ئێستا کە هەوڵێکی جددی لە ئارادانیە بۆ چارەسەرکردنی قەیرانەکانی کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.